برنامج هيجاية بريز جمانة غولاي أو بيفدارا كوميسيون بلندا صار بقوي هالبجاردين العراقية ول بغداد جلمة بريز غلاي دماتا باشبه إدي دشارشو في هالبجاردين تايبة دا كدو هاتنا أنجام دان جلو والروش شاواديت آيا فعلا روشا كنترول كريه همو تجباش بريفا شونه نعم. السلام عليكم. بداية نسبة المشاركة سەبارەت بە بەشداریکردن ڕێژێ بەشداریکردن کە 1970 بوو ئەمە بۆ خۆی وەکو دەستپێکێک دەتوانم بڵێم دەرخەری ئەوەیە کە پرۆسەی هەڵبژاردن بەو پەڕی باشی بەڕێوە چووە و تەواوی ئەو راپۆرتانەی بە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان گەیشتون باسییان لەوە دەکرد کە سعات حوت هەڵبژاردن دەستی پێکردوە تاکو کات ژمێر 6 ئێوارە بەردەوام بوو لە کاتی خۆیدا هەمووی بە شێوەیەکی ئەلکترۆنی کرا بە شێوەیەکی ئەلکترۆنی داخرا و دواتر ئەنجام و دەنگەکان نێردران بۆ سێرڤەرە ناوەندیەکان دواتر 100% بەرئاوردی نێوان دەنگە ئەلکترۆنیەکان و ژماردن و هەڵاوێردکردن وەکو یەک بوو هەموو ئەمانە ئاماژەیارێنین بۆ ئەوەی پێمان بڵێن کە بەڵێ هەڵبژاردنی گشتیش ڕێژێ بەشداریکردن یا خود باش دەبێت و پرۆسەکە بە باشی بڕێوە دەچێت ئەگەر دەنگدانی تایبەت وەکو نمونەوە بگرین ئەمە هیوایەکە بۆ دەنگدەرانیش بله كواتا دنگدانا هري خورت يا برفرة صبحية دمجمير حفت سبي ونافندين دنگداني بروية دنگداران بينفكرين قالوا كوميسيوني همو برهف كاري كرنا بتابتي جالية تكنيكي لوجستيفا كنتو برزجريكشن بجبركو وهيجان قربالغي كي قالك لسر نافندين دنگداني تشيبه بەڵێ ژمارە ئەو دەنگدەرانەی کە مافی دەنگدانیان هەیە زیاتر لە 20 ملیۆن کەسە کە مافی دەنگدانیان هەیە ئێمە قوتابخانەکانمان وەرگرتۆ کردومانە بە بنکە وێزگەی دەنگدان لیژنەی باڵای هەڵبژاردنەکان تەواوی بنکە وێزگەکانی لە ڕووی ئاسایشەوە دەپارێزێت و هەروەها کامێرای چاودێری پێویست دانراوە ئێمە سێ کامێرای چاودێریمان لە هەر بنکەیەک هەیە و لە وێزگەکانیش کامێرامان داناوە تەواوی ئامێرەکانی هەڵبژاردن ئامادەن لە ڕووی لۆجستی و ئامادەکاری تەواو کراوە بەیانی دەتوانین کاتژمێر حەوت پێشوازی لە دەنگدەران بکەین و تاکو 6 ئێوارەش پرۆسەی دەنگدان بەردەوام دەبێت و ئامێرەکان بە ئەلکترۆنی دادەخرێن قالوا اگر قربالغ سر بنجين دنگداني هبيت همو خلك نكاريا دنگي خو بدل ممكن اكو دما دنگداني بيت ادريش كرن بو نمونه ساعة 6 زيادة تربيت بيتا ساعة حافتان هر دمك دي بيت أبدا ئەمە هیچ بوارێکی تێدا نییە یەک سرکەش لە کاتی خۆمان لا نادەین کاتژمێر 6 بە شێوەیەکی ئەلکترۆنی دادەخرێت بۆ ئەوەی کە سەی کە دوای 6 دێت دەرفەتی لە دەست داوە بله كواتا جاريه چاودێری كنا بروسيس توزاني هالبجارتن يجي سر استه هرمي نيف دولتي تيتا چاودێری كرن قالوا استه چاودێريا نيف دولتي بو هالبجارتن برلمان العراق د چ ازدايه برافكاري چنه نعم بالنسبة للمراقبين الدوليين سەبارەت بە چاودێری نێودەوڵەتی ئێمە زیاتر لە 1000 چاودێری نێودەوڵەتیمان هەیە چاودێری پرۆسەکە دەکەن لە دەنگدانی تایبەتیشدا ئەوان چاودێری پرۆسەکەیان دەکەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پشتی بە گەلێک ڕێکخراوی نێوخۆیش بەستووە لە هەمان کاتدا لە پرۆسی چاودێریکردندا ئامادەی ئەوان لەو بنکانە و لە وێزگەکانی دەنگدان بەشێک بۆ لە پرۆسی چاودێری و هەروەها ئێمە پشتمان بە لە پارت و لایەنە سیاسەکانیش بەستووە کە چاودێریان هەبووە لە پرۆسی هەڵبژاردندا ئەوەی جێگەی تێبینی بووە هەمویان زانی و یانەکە جۆرێک لە بڵاوەیی هەبووە لە چاودێران بۆی لە هەموو شوێنێک هەبوون وجاريه چاپەمەنیێڤە تایبەتی چاپەمەنی هەرێمی جیهانی ڤەگەلو وێ چاودێریکە ناڕەوشەی شوپاندنا پرۆسێس هەڵبژاردنان دچ ئاز دابیت سەبارەت بە لایەنی ڕاگەیاندن ڕۆژنامە نووسان بەگشتی هەر دەستگایەکی ڕاگەاندن نێوخۆی و نێودەوڵەتی بێت دەتوانن چاودێری پرۆسەکە بکەن بەڵام ناتوانن چاودێری پرۆسەی هەڵبژاردن بکەن جیاوازی هەیە بۆیان هەیە
دیمەنەکان بگوازنەوە لەگەڵی بن لێدوان لە هاوڵاتیان لە دەنگدەران لە شارەزایان لە بەرپرسان وەربگرن بەڵام بۆیان نییە بێنە ناو چاوجێریکردنەوە لەبەرەوەی ئەمانە کۆمەڵێک دەستگای ڕاگەیاندنی متمانە پێکراوە پشت پێ بەستراون مافی خۆیانە بچن لە بنکە وێزگەکان ڕۆماڵ بکەن. ولی برێز غەڵای هەڵبەتە دو چارچوبێ بانگەشە هەڵبژاردناندا لە هەموو جارێندن بانگەشەیەکە بەرفرە بۆ gelek ئاراساندایا تۆن بە حتا کاندید جیاتە بوونە کوشتن تو زانی لە بەغدا بایکوتکردنا مختدا سەدر لە بۆ نمونە مەدینە سەدر لە بەغدا حتا کۆمسیونێ بنگەژی نەدانانە یعنی هەندێک هەستکاری هەیە بۆ چاتکە پرێڤەچوونە پرۆسێسە هەڵبژاردنێ گەلو بووان ڕاوشێنش نشکەی هەستکاریە ڕاوشێ کۆمسیونێ چ بەرهەفکاریکردنە ئێمە دەتوانین بڵین لە دەنگدانی گشتی بنکە و وێزگەمان لە زۆربە و دەتوان بڵێ سەر تا سەری ناوچەکانی عراق دابین کردووە لە هەموو شارەکان هەمانە. بله دیدەم نەمایە دەبێ سعەتان مابی نە پرۆژە مابی توێ سبێ پرۆسێس برێوە بچیت کەواتە گرنگترین ئەو خاڵ ئەو هێلێن سۆر و پێویستە هەم کاندید و هەم ئالیین سیاسی بزاندم گەل و کو دی چارچوبێ پرێڤەچوونە پرۆسێسە هەڵبژاردناندا پەیراو بکەن تەجاوزێنەکەن چنە ئەگەر تو بۆیان بێژ جارەکەدن. گرنگترین شت ئەوەیە کە تۆ نابێت بێدەنگی بانگەشە بشکێنیت ئەمە گرنگترین شتە کاتێک کەسێک ئەم ڕێنمایە بشکێنێت ئەوە خۆی دووچاری پێبژاردن دەکاتەوە و هەروەها کۆمەڵێک ڕێنمایی تریشمان هەیە سەرجەمە ڕێکارانی کۆمسیۆن دایناوە سزایان لەسرە و دەبێ هەموو لایەک پابەندی بن هەموو ئەم ڕێنماییانەش وەکو بۆ ئەوەیە کە هەڵبژاردن بەباشی بەڕێبچێت بەرەوەی ئێمە دوو پایەمان هەیە دەنگدەر و کاندید هەردووکیان دوو پای سەرەکەین هەردووکیان دەتوانین یارمەتی کۆمسیۆن بدەن ڕەفتاری کاندید ڕەفتاری پارت و لایەنە سیاسیەکان بڵاوکردنەوە پەنابردن بۆ هەندێک بابەتی ڕاگەیاندن بۆیە دەبێ هەموو لایەک پابەند بن بە تایبەتی بابەتی بانگەش او انجامن براهیه گنگی دی بین راگاند گلو پشتی کو دمجمه شش ایواری صبح ایدی ناوندین دنگدانتینا گرتن جبر کو هر کسی لبندی بزان بیت انجام چهنه نوزا بەڵێ کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە 24 کاتژمێردا ئەنجامەکان ڕادەگەێنێت ئەنجامی دەنگدانی تایبەت و گشتی لە 24 کاتژمێر دوای دەنگدان ڕادەگەێنێت بەیەکەوە ڕادەگەێنرێتە هەردووچی بەیەکەوە هەوڵ دەدەیت لە 24 کاتژمێردا ڕامگەێنین کەواتە دوچارچوبێ هەڵبژاردنێن تایبەت کو دوو بڕێڤەچوون ژاریە تەکنیکی و گەلو تو پرزگرێکە بوون لە هەژمارتنا دەنگان ژاریە ئەلکترۆنیڤە و بدەست ئێمە دەنگەکانمان یاخود هەڵاوێرکردن بە شێوەی ئەلکترۆنیە کاتێک ئەو هەڵاوێردە بە شێوەی ئەلکترۆنی دەکرێت هەموو شتێک جیا دەکاتەوە کاتژمێر 6 ئێمە دەستمان بە هەڵاوێرکردنی دەنگەکان کرد بۆ ئەوەی بزانین ئایا بە ژمارنی دەستی هەمان ئەوەیە کە لە دەنگدانی یاخود لە ئەلکترۆنیدا هەبووە 100% وەکو یەک بوو. ولی برێز جوانە غاڵای پەیدارە کۆمسیۆنا بڵندی سەربەخۆی هەڵبژاردنێن عێراقی گەلی سوپاس برێز غاڵای